بۆنەی گەڕانەوە ئاهەنگێکی خۆزەفت بکەین بۆ برای بەڕێز و خۆشەویستمان کاک ئەمیر بریتانی هەر بە بۆنەی هاتنەوەشی ئێمە لە خزمەتدا بوون پێشکەشی دەکا بە کاک دابڕان عەلاق و کاک کندرێن عەلاق و کاک داستان عەلاق و پێشکەشی دەکا بە کوڕی خۆشەویستی مەهەنەد ئەمیر بە کاک محەممەد بریتانی خۆشەویست خۆمان و پێشکەشی دەکا بە هەولێر ئەمین چای هەمیان ماز دەکەین بە کاک هۆگر عەلاقی زۆر زۆر خۆشەویست ئەو ئاهەنگە بەڕێوە دەچی لەلان ئەو تیپە جوانە بە سازە خۆشەکە کاک گۆرانیێلەوە بە باڵەبانی کاک مشیر تاقانە بە زەربی کاک باویل بەلاشەوە ئوستادی ئوستادان و کامیرەوانی بەتوانە شاری هەولێر کاک هەڵمەند مەنتیق خۆشەویستی هەموو دۆست و هونەرمەندانە براوە چوتان سەرباز خەراجی وەک لایەنگرێک لە هونەر ئەگەر هەر هەڵە و هەر کەم کەسێکیشمان نەبوو بە گەورەی خۆتان بمان بەخشن چۆن ئێمە هەموو کەس نەقسی هەیە کەس بێ نەقس دروست نەکراوە بڕۆن کاکە لەواتانە کوردە کوردستانە وڵاتێم ئەی بۆ ئازادی نیشتیمان لە نێو کۆڕی خەباتێم ئەی هەزاران شەیدمدا تا ببێ نەجاتێم ئەی ئەمفال و چیمیا باران تاکتەوە بوونە ژادی تاریب و ماڵوێرانی برام وادی بەوادی خوێنمان عەلال کراوە بۆ سەر وشەی ئازادی هەی لە شەنگار و لە کۆبان کوردیمان فالکران هەی کوردیمان فالکران قارەمان شەید کران هەی بەڵام کورد قەت نابەزی بەو جەورانە ناتەزی هەموو دنیا شایێدە سەرکەوێدا نابەزی سلمێنە نەتەوەم سەدان ساڵە بەو خەوەم ئەی مافی دەوڵەتمانەیە تاکەی ئەوەش کەنجەیە ئەی دەخوازم و هیوایە بە چاوی خۆم دیمبایە لەبەر دەرگای و ئێنێ ئاڵای کورد بابیژێنێ لەبەر دەرگای و ئێنێ ئاڵاکەم بابیژێنێ تاماوم ماوار دەکەم هەر دەڵێم مەی کوردستان پاچی تۆ خاوێن بووە لە نەیار و نەپەسان بەسە داواز دەخوێنێم وەک بلبلی دارستان هەر قەت لە خوێندن ناکەوم مەگام ڕوو بێتە وێسان دەڵێم بۆ هۆز و گەلێم چەپلە لێدەن بەداستان مژدەی ڕزگاریم پێیە بۆ چوار بارچەی کوردستان ڕۆژی کەوتن نەماوە کوردەکان لە خەوەسە هاتێن ناتێن 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 هاتێن ناتێن ناتێن دەستەی جوانان ناتێن شەشاو دۆسم گرتووە خەڵکی ڕۆژەڵاتێن شەشاو یارم گرتووە خەڵکی ڕۆژەڵاتێن یەکە ناتەڕانیە لە جوانی وێنەی نییە
خێزانی یەکیان ناتاو لێرێ زار زار نامەی دەنێرێ هەرازیش لە بەرخێزانی وەڵی خۆ ناوێرێ ناوێری وشیە هێڵکە زار زار جوابێکی منێرێ یەکیان گەلێک نازارە جابابی دوکاندارە شەوێ زەنجی بۆ لێدام بۆی دەناردەم ڕیسالە نەدەوێرە مەر بگرم نەدەوێرە مەر بگرم دەناڵم بۆ ئەو یارە لە خێزانم دەترسا کافرەی دەڵێ مارە گەردەن نەڵدێنی ئیمانم لێ دەستێنی خۆ بەوەینە گەورەکچە هەموو دنیای دینی هەڵمەد منتیک ژێ لێبێ بەندە بە خێرت دێنی زۆر کەس دەڵێ خەرازی نێوی خێزانی دێنی ئەو زۆر زۆر لێم دەترسێ دەڵێ ژنێکیتی دێنی چی بەگوولەی دۆشکەی لێم دەی لەبەرەو سینگەی دەمرم سافەوە گاوی سەدەی بەینەڵا خۆشم دەوێ چەندە جوان و نەرمۆدەی پایەت دەربێ کاک دابڕان جێگرا لە بەندی بەندەی لە بۆ دابڕان عەلاقی سڵاو لەو کوڕە کوردەی پایەت دەربێ کاکندرێت بۆی دەڵێم سەد دەوەندەی بەداسان بریتانی بۆ داسان بریتانی جێگرا لە بەندی بەندەی ئەوە لە خزمەتیدام بەرزە بە خانەوادەی لەبەرەو لێوەی دەمرم شیرنە وەک نەباتیە لەبەرەو گەرنەی دەمرم وەک شوشێ بلوریاتیە ئەوە قەرازی دێڵێ دەڵێ ڕۆژەڵاتیە پایەت دەربێ کاگەمیر پایەت دەربێ کاگەمیر ئەو گەعدە تایبەتیە کاگەمیرم لە پشبێ لەشکری تایبەتیە فاتیمە چەندە جوانە جوانترین کچی ئەو لێرە دەبەر چاو برۆی دەمرم بۆ تەماگو ئەسێرە بۆ محەممەد بریتانی تاوێکی ژێرا دێرە فەقەت بە خاتری ئێوە ئەو ڕۆکە هاتمە ئێرە ئەگەر دیسان نەوڵایی گەردیسان تەنزیل نەبێ جازوو بووم ژنە لێرە دۆسی یەکەمم لە دنیا تۆ ئەو دەمم پێشکەش بە باڵای شەو بۆ شێر و بەستە و بەرهەمێ تا نەگەم بە واواتەی هەڵی ناکەم پەرچەمم چارە نووس و ئای لەشی چاوەڕێی یەک قەڵەمێ جوانی وەک تۆم نەدیوە لە نێو باغی گوڵاندا بەڵام نەمدیوە وەک تۆ جێبگری لە دڵاندا جێ خۆتت کردوتەوە لە نێو ڕۆژیاندا نمونە دووەچینایە لە خاچی کوردستاندا
لە سەردەشتی سڵاو لە تۆ سەردەشتی ئەو ئێوارەی وەرگەڕای چەند فرمێسکم بۆ ڕشتی چەند فرمێسکم بۆ ڕشتی لەوەتی تۆ نەماوی هونەر شکاوە پشتی هونەر شکاوە پشتی بۆ کوردان دەر بە دەربووی قەت بە ئاوات نەگەشتی قەت بە ئاوات نەگەشتی هەجەلی ماشێ نەبە دوازەم لە سەردە کوشتی سەرچینێم نەبانی بابەز بێ چاوەڕوانی هەتا خواز کا جوانی هەرمین پیرە سەرانی ئەڵشی گەبەرنیازکان وا لە شاری سلەیمانی بۆ یەک ماچی هەرزانە هەولێر و سلەیمانی پایەدار بێ کاک دابڕان ماز دەکەم چاوەکانی بۆ کاکندرێن ئەلاقی بەسلامەت تێداستانی بۆ داستان بریتانی پایەدار بێ قیمەت باز دەکەم چاوەکانی فیقەکانی لە خوای تەمەنا دەکەم جەدی سەیدی نورانی قەت بەردی سارد و گەرمی نەکەوێتە پێیانی ئەیە لێرم زۆر پێخۆشە گوڵی سەر تۆپی زەوی زیاتر لە هەموو خەکان وە بەردەڵان دەکەوی بەسەر بەرزی وێساوی بەڵێندی نابینەوی بەندی هەڵمەت منتشی پێشکەشی دەکەم بەوی پشتی هەر کەسێ بگری هەد وە عەردی ناکەوی سەرچینەم دوێنی 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 بۆ ئاگرم تێبەردەدەی دڵێم مەکشوشەی ناسکە بۆ دەستی تێوەردەدەی پایەدار بێ کاگەمیر سڵاو لەو کوڕەم مەردەی بۆ کا خالید قەسابی بێگرە لە بەندی بەندەی بۆی دڵێم سەدەوەندەی ئای دەوای دەردەمە کەوێ مەلە بادینە لە دنیایێ بۆم نەوی لە قیامەت تێبۆ چیمە هاڕەی لە داوێنی دێ وەک تاریەش دەسیمە پایەدار بێ کاگرانزەر دایم ڕایەتی ویمە بە تۆ بۆ من خۆش بێ ئەوانەی مەعرەسینە ئای دەوای دەردەکەم فاتە دایم ڕۆم بەلاتە بەینە لە خۆشم دەوێ شازادەی ڕۆژهەڵاتە پایەدار بێ کاک فەرمان بۆ کاک فەرمان خەیاتە بۆ کاک فەرمان خەیاتە ئای لە جۆل و لام لادەری کەس یەکردن قەنجەری جارێک لە من ناپرسی بۆ پێم ناڵێ چێندەری پایەدار بێ کاگرانزەر بۆ کاگرانزەر کۆچەری بۆ کاگرانزەر کۆسەری های پەرچەمی دێنە خوارێ بەسە ڕوومەتی جوانی تۆزێکی شۆڕبوونەوە بۆ نێشینە و مەمانی پایەدار بێ کاک دانەر بۆ دانەر بریتانی جێت لە من بێ کاک میران ماز دەکەم چاوەکانی ئەویش وەکو سەردەشتی قەت عەشق نییە وەڵڵایی قەت خەجابەیەکانی زۆر جاران لەگەعدەینا وەڵڵا لەگەر گۆرانی دەڵێن تۆ گەلێکماندی کاک میران زابە قورعان قەرازی چاک دەزانی بە تۆزی لۆی دەنێرم وەڵڵایی جایەکانی بە تۆزی بۆی دەنێرم وەڵڵایی جایەکانی بە تۆزیش خۆ وەرناگری بە چەندی غەوسیسانی فەوری لێ دەداتن هەمووی بدا گۆرانی هەمووی بدا گۆرانی ئای
صدفتره گێریڤان چەندە جوانە جوانتر لە مانجی چاردە ئای لە جوانی بێوێنەیە گەردەنت چەندە زەردە ئای ناگە بە جوانی یارێم مەزارم باغ و وەردە ئای خۆماڵت خرە نابێ دەست لە بێگانەم بەردە خۆماڵت خرە نابێ دەست لە بێگانەم بەردە بۆ لوقمان بریتانی سڵاو لەو کوڕە مەردە ئای گێریڤان چەندە جوانە وازیرانی خۆمانە جوانتر لە مانجی چاردە دێیە دەرێ عەسلانە دەخودای من بدگیرێ یان زدی ئەو شەیدانە دەخودای من بدگیرێ یان زدی ئەو شەیدانە بۆ لوقمان بریتانی گێ بگرە لەو بەندانە بۆ ئەمیر بریتانی خۆشەویستی زۆرانە بۆ کاک خالید قەسابی نەڕێی ئەمری وەلانە بۆ کاک ڕەنجەر مەعرەسی خۆش بنەو مەعرەسیانە بۆ کاک فەرمان خەیاتی دەیڵێم بە مارەمانە بۆ کاک ڕەنجەر کۆستەری نەدرۆیانە بوختانە پایەدار بێ کاگرێبین پایەدار بێ کاگرێبین کە ئێلی بڵبەستانە بەڕابەری هەردەڵێم کە تیپی سەردەشتیانە ئەی زۆر و نەرمەندە خۆشەویستی خۆمانە ڕێزکەچێ داگرتیە دایی بابی کەیوانە ئەوەی سمالی خۆش بوێ ڕێزی لەسەر سەرانە ئای ئەوەی دژ بە سمایلی بی دایم دوژمنمانە ئەوە قەرازی دەیڵێ مێشی بە ئەریبەندانە پایەدار بێ کە کاردۆ خۆشەویستی زۆرانە پایەدار بێ کە فاڕوق پایەدار بێ کە قادر خۆشەویستی زۆرانە بەخێری قادر عەلاق دەڵێم مەلە و بەندانە بە پەیوەندتر دەڵێم بە پەیوەندتر دەڵێم سەروەرم کاک لوقمانە هەموویان بەخێر دێنم هەرچی لێرە میوانە خوا جوانم بۆ لێدان بەندم لەسەر بەندانە ئای واز لە براکەت بێنە ئەو شۆ دێمە جێ جوانێت